بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. کاریگەری دوعا لە ژیانی مرۆڤدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. دوعاکردن و پاڕانەوە کاریگەرترین و پتەوترین پەیوەندی نێوان خودای بەدیهێنەر و بەندەی بەدیهێنراوە. باشترین و ئاسانترین ڕێگەیە بۆ گەیشتنی مرۆڤ بە خوددا و داواکردنی پێداویستیە مادی و معنەویەکانی خۆی لە خودای گەورە. و نەبێ خودای مەزنیش ئەم پەیوەندی و پاڕانەوەیی پێخۆش نەبێ، بگرە زۆر پێی خۆشحاڵ دەبێ و تەواوی داواکاریەکانی بەندەکەی خۆی وەڵام دەداتەوە. بە جۆرێک هاوڵانی پێغەمبەری خوددا دەیان فەرموو ئێمە هێندە دەپاڕاینەوە لە خوددا، تەنانەت داوای خوێی چێشتیشمان لە خوددا دەکرد. بێگومان دوعا لە باشترین هۆکاری پەروەردەکردنی دەرونی موسڵمانە. نابێ موسڵمان هەموو کاتەکانی بۆ نوێژ و ڕۆژ و قورئان خوێندن سەرف بکات، بۆ مانایی کە ئەمانە عیبادەتن و تەنها کاتێکی کەم بۆ دوعا و پاڕانەوە تەرخان بکە، چونکە دوعا خۆی بۆ خۆی عیبادەتە، وەک پێغەمبەر دەفەرمێ ئەددوعا هو العیبادە. قورئان و فەرمودەکانی پێغەمبەری مەزن سەلامی خودای لێبێت لەبەر کاریگەری و گرنگی ئەم پەرستشە گەورە و پەیوەندی ڕۆحی و معنەویەی نێوان بەندە و خوددا چەندان مەرج و ئاداب و شێوازی دروستی دوعاکردنیان فێری مرۆڤ کردووە تا لە ڕێیانەوە مرۆڤ بە دروستی و جوانی دوعاکانی بکات و بژگاتە شوێن و ئامانجی خۆیان. لەم بەرنامەیەدا باز لە کاریگەری و ئاسەوارەکانی دوعا دەکەین لە باشکردنی ژیانی موسڵمانان و زاڵبوون بەسەر تەنگ و چەڵەمە و کێشەکانی ژیاندا. بینەرانی بەڕێز، پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا سەربەت جەباری بانگخوازی ئیسلامی تاوتوێی باسی دوعاکردن و کاریگەری لە ژیانی مرۆڤدا دەکەین و وەڵامی کۆمەڵێ پرسیاری تایبەت بە دوعاکردن دەدەینەوە. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستاگیان زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی باس و خواز. جەزاک الله خەیرن. سەرەتا پێم خۆشە بزانین دوعا چییە و بایەخ و گرنگی و پلەپایی دوعا لە ژیانی موسڵماناندا چۆنیە و پلەپایەکەی چەندە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه ومن والاه. دەستخۆشی بۆ جەنابت و سڵاو و ڕێزیش بۆ سەرجەم بینەران و بیسەران. دوعا لە قورئانە خوای پەروەردگار لە 113 ئاەتا باسی دوعا و پاڕانەوەکە. دیارە دوعا تعریف و پێناسەکەی دیارە، بریتە لەوەی کە ئینسان شتێک لە خوای پەروەردگار داواکە کە قازانج و بەرژەوەندی تێدایە، یان داواکە خوای پەروەردگار کێشە و گرفتێک ناڕەحەتێکی لەسەر هەڵگرێ. ئەوە کورتترین پێناسەیە کە ئیبن القەیم ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێ ئیکا بۆ دوعا. دوعا ئەمەیە کە تۆ داوای شتێکەکەی بەرژەوەندیتی تێدایە، چی هی دنیاە هی دوار ڕۆژ، و داوا ئەکەی خوای پەروەردگار شتێک تووشت نەکایە، تووشت بۆ لە سەرتی هەڵگرێ لە ناڕەحەتەکان. بەڵێ ئیمامۆستا بایەخ و گرنگی بۆ نمونە ئێمە سەیری فەرمودەکانی پێغەمبەری خوا و قەولی زانایانێکی زۆرەکەین، سەیرەکەین زۆر گرنگیەکیان بەم عیبادەتەداوە. بە جۆرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت دوعا هەر مۆخی عیبادەتە. ئەگەر بۆ منە نوێژ و قورئان خوێندن و پەرستشەکانی تر هەبن، مۆخ و کرۆکی ئەم عیبادەتانە دوعاکردنە. قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا چۆن لە بایەخ و گەورەی ئەم پەرستشەیان ڕوانیوە چۆن باسییان کردووە. بەڵێ دیارە وەکوتم ئەم 113 ئاەتەی قورئان کە خوای پەروەردگار باسی دوعاکە بە جۆرەها شێوە لە هەندێک شوێنە خوای پەروەردگار وەکو فەرزیەکە لەسەرمان کە ئێمە دوعا بکەین. یعنی ئێمە کە دوعاکەین ئەپاڕێنەوە ڕۆکەینە خوای پەروەردگار بە پێش هەموو شتێک بزانین ئێمە فەرزێکی خوا فەرمانێکی خوا جێبەجێکەین جەلە جەلالوه. بۆیە هەندێک لە پێشینانی ئەم ئومەتە وتویانە ئێمە زۆر غەم و هەمی ئەومان نییە دوعاکانمان وەڵام مەدرێتەوە یان نادرێ. غەمی گەورەیمە ئەوەیە کە کاتێکمان هەبێ تایبەت ڕوو بکەینە خوای پەروەردگار، ڕاز و نیاز لەگەڵ خوای پەروەردگارا بکەین. ئەمە زۆر گرنگە کە ئێمە لێی حاڵی بین. ئێمە زۆر جار کە دوعاکەین ئەپاڕینەوە غەمی گەورەمانەوەی ئایا ئەم دوعایە قبول بۆیانە، ئەگەرچی هەموو دوعایەکیش قبوڵە بێ ئەگەر ئەو مەرجانی کە شەرع دیاری کردووە. جا دوو جۆر دوعا دوو جۆرە بۆی بابەتەکە ئێمە بزانین کە باس لە کام جۆری دوعاکەین.
دوعای عیبادەتمان هەیە هەموو عیبادەت و پەرستنێک کە ئینسانی کامە عیبادەتە ئەوەشی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ الدعاء هو العیبادە ئەوە مەبەستی سەرجەم پەرستەکانە یعنی نوێژە ڕۆژوە زکرکردنە هەموو ئەمانە عیبادەت و پاڕانەوەن بەڵام دوعایشی ترمانە پێوترێت دوعای مەسئەلە یعنی داواکردنی کارێکی تایبەتی خۆل لەخوا کە ئێمە باسی نزا و پاڕانەوەکەین یا باسی دوعاکەین مەبەسمان پێی ئەم جۆری دووەمەیانە چونکە ئەوە هەموو دینەگرێتەوە دوعای عیبادەت بەڵام دوعای مەسئەلە ئەوە بریتە لە پاڕانەوەیە کە تایبەتە. بەڵێ مامۆستا ئێمە بەردەوام دەستەکانمان بەرز دەکەینەوە کەچی هەز ناکەین کە بۆ نمونە دوعاکانمان وەرگیراو بن بۆچی ئەم هەستەمان هەیە بۆچی مرۆڤ هەمیشە هەستەکە کە وەڵامی دوعاکانی نادرێتەوە. طبعا ئەوە زۆر هەڵەیە جارێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێرمانەکە فەرمێ ادعوا الله وأنتم موقنون بالإجابة ئەمە یەکێکە لە مەرجەکانی گیرابوونی دوعا فەرمێ ئێوە بپارڕێنەوە لەخوا لە حاڵ و کاتێکە دڵنیا بن لەوەی کە خوای پەروەردگار وەڵامتان ئەداتەوە کەواتە ئەگەر کەسێک دوعای کرد اینجا ئێستا ئێمە زۆرێک لە موسڵمانان کە دوعاکە هەر لە ڕێڕێ خۆ من دوعاکەشم قبول نابێ ئەوە خوای پەروەردگار لەگەڵ گومانەکەی خۆیان لەگەڵایەکە لە کاتێکە ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ کە دوعاتان کرد یەقینتان بێ بەوەی کە خوای پەروەردگار دوعاکانتان قبول ئەکات کەواتە هیچ دوعایەک نییە قبول نەبێ ئەگەر مەرجەکانی خۆی تێدا بێ بەڵام زانایانی شوتویانە حکمت لە دواخستنی وەڵام نەدانەوەی دوعا چەند شتێکە. بەڵێ یعنی بۆ ئێمە هەندێک جار دوعاکەین بەکوڵ ئەو کاتانی کە دیاری کراوە لە نیوەشەوە لە دوای نوێژە فەرزەکان لە کاتی تایبەتە خەڵکێکەڵێ زۆر دوعاکەم قبول نابێ بۆ ئەوە بۆ وەڵامی ئەم پرسیارە چەند خاڵێکێ خاڵی یەکەم دواخستنی وەڵامدانەوەی عیبادەت هەندێک جار تاقیکردنەوەی خوایە بۆ ئەو بەندەی بزانام تا چەند ئەم بەندەیە بەردەوامە لە عیبادەتکردنە. ئێمە ئەگەر دوعاکردن وەکو فەرمانێکی خوا جێبەجێکەین ئەو کاتە وەڵاممان بدرێتەوە وەڵاممان نەدرێتەوە ئەگەر چی هەموو دوعایەکیش وەڵامی هەیە وەکووتمان درەنگ بێیازوو ئێمە بەردەوامی لە عیبادەتی خۆمانە بەڵام ئەگەر من دوعاکە ئەیکەم ئەگەر بەس بۆ شتێکی شەخصی خۆم بێ دوعاکە لایەنە عیبادە و ڕوحەکەی لێ دەرکەم ئەو لەزەت و چێژی کە هەیە لە عیبادەتە لێی دەرکەم ئەو کاتە غەم و هەمم بەس وەڵامدانەوەکەیە ئەو کاتە کە وەڵامم نەدرایە بەردەوام نابم لەسەر دوعاکردن بۆ ئێستا زۆر کەسێ دوعا ناکە ئەڵێ من چەند ساڵە دوعام کردو خوا وەڵامی نەداوە زۆر هەڵەیە چونکە ئێمە دوعاکردن ئەبێ کە دوعامان کرد فەرمانێکی خوا جێبەجێکەین و دڵنیایشین لەوەی کە وەڵامان نەدرێتەوە. بەشێ لە زانایانیش دوعاکردنیان هێندەی بۆ وەکوڵێ بەرزکردنەوەی لایەنی معنەوی و چێژی ڕۆحی خۆیان تەرخان کردووە هێندە لایەن لە لای بۆ منە نەخۆشی خۆیان زۆر لە پێغەمبەرانیش نەخۆش بوون کەچی دوعایان نەکردووە بەڵام دوعاکردن چێژ و لایەنێکی معنەوی بەرزی تایە ئێمە چۆن بگەینە ئەم چێژە یام چۆن لایەنی معنەوی خۆمان لە ڕێگەی دوعاکانمانەوە بەرز بکەینەوە ینی واز لە دنیا بێنین واز بۆ منە لە تەنانە واز لە گوناهیش بێن هەر ئەوەندەی کە بزانین پەیوەندیەکمان لەگەڵ خوای خۆمانە هەیە و ئەتوانین ڕاستەخۆ گفتوگۆ لەگەڵ خوای خۆمانە بکەین چۆن بگەینە ئەم پلەی کە ئێمە چێژی ڕۆحی لە دوعاکانمان وەربگرین. بەڵێ طبعا بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە بۆی چێژ لە دوعاکان وەرگرین و مەرجی یەکەمی گیرابوونی دوعا و پاڕانەوەیش بریتێ لە باوەڕبوونی تەواو بە خوای پەروەردگار کە باوەڕبوونیش ڕاوەستاوە لەسەر ناسینی خوا ئەگەر ئینسان دڵنیا بێ لەوەی کە خوای پەروەردگاری لەگەڵە گەورەترین پشتیوانی هەیە گەورەترین هێزی لەگەڵە ئەمە پاڵنەرێکی باشە بێ بۆی کە دوعا بکە و دڵنیای شەبێ لەوەی کە خوای پەروەردگار وەڵامی ئەداتەوە بۆیە خوای پەروەردگار لە سورەی بەقەرەیە کە باسی دوعاکە فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب ئەمە زۆر مهمە ئێمە بەداخەوە زۆر جار کە تووشی کێشەیەکە بین یەکسەر پەنا بۆ دوعا و نوشتە و نازانم فڵان و فیسار ئەمە زۆر هەڵەیە بەڕاستی ئەگەر چی هەندێکی شەرعیە بەم شێوازەی کە ئێستا ئەکرێ زۆری تێبینی لەسەر هەیە بەڵام بۆ یەکسەر ڕوونەکەی نەخوا لە کاتێکە ئەگەر ئەم ئاەتە زاناکان بەراوردیان کردو لەگەڵ چەند پرسیارێکی ترا کە ئاراسی پێغەمبەر کراوە عەلەیهی سەڵات وسەلام ئەو پرسیارانەی لە پێغەمبەر کراوە عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار بە شێوازی غائبەی هێنێ وەیەسئەلونەکە پرسیارت لێ ئەکەن بەڵام بۆ دوعا ئەفەرمێ وئیذا سەئەلەکە عیبادی عنی خوای پەروەردگار فەرمێ کاتێ بەندەکان پرسیاری منت لێ ئەکەن لەوانەی ترا فەرمێ قول وەڵامدانەوە داتە دەست پێغەمبەری بەڵام لێرە خوای پەروەردگار قولی بەکار نەهێنا ئەم بایەخە چییە بە دوعا ئەمە کە خوای پەروەردگار فەرمێ فإنی قەریب ئەم فایە لە زمانی عەرەبیە پێڵێن تعقیب عطف و تعقیبە یعنی یەکسەر خوای پەروەردگار وەڵام ئەداتەوە
بەڵام بەو مەرجانی کە باسمان کرد ئەگەر لە دوعایە هەبێ بۆیە خوای پەروەردگار کە لە قورئانە باسی دوعاکە پێغەمبەریشی نێشتۆ لەو بینێ عەلەیهی السەڵات وەسەلام لە کاتێکا کە پێغەمبەر عەلەیهی السەڵات واستەیە لە بینی مرۆڤ و بەندان ئەمە لە هەموو کەس بەڕێزترە بۆیە خوای پەروەردگار پێی خۆشە مرۆڤ کە تووشی ناڕەحەتی و سەغڵەتیەکە بێت تووشی دەرد و پەتایەک و نەخۆشیەک و چی ئەوانە بێ کە ئەوێ دوعا بکە یەکسەر پەیوەندی بە خوای پەروەردگار زۆر جار پێچێ ئەمەش هەر لایەنێکی باش بێ بەڵام بۆ نمونە مرۆڤ لە خۆشگوزەرانی و لە ساغی و ئیسراحەت و ئارامیە کەمتر بۆ منە خوای لەبیرە کەمتر تەقە لە دەرگای ڕەحم و بەزەیی خوادا بەڵام کە تووشی تنگانە و ناڕەحەتی و نەخۆشی و نائارامی و ئاڵۆزیەکی دەرونی خۆیە بێ یەکسەر هانا بۆ خوای خۆی ئەباتەوە خۆ تەبعاً ئەمە شتێکی باشە کە مرۆڤ لە ناخۆشی شار خوای لەبیر بێ و دەرگا لە دەرگای تەقە لە دەرگای ستەمکارانەدا هەر شتێکی باشە سروشتی هەموو مرۆڤێک بڵێ ئایا ئەمە شتێکی باشە یان بۆ منە مرۆڤ لە هەردوو لایەنەکە لە خۆشی و ناخۆشی هەر خوای لەبیر بێ ئەمەیان باشترە ئەمەی بەس لە کاتی سەغڵەتی و ناڕەحەتیە ئینسان خوای بیرە ئەمە سیفەتی ئینسانی ئیمانداری کامڵ نییە بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێت تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة ئەفەرمێت تۆ هەوڵدە لە کاتی شوێنەیە لە کاتی بوونە لە کاتێکا کە دەرگاکانت هەموو لەسەر کراوەتە و ژیانت خۆشەکەمە پێوترێ ڕەخا پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ لەو کاتەیە خوا بناسە لە کاتی سەغڵەتیشا خوای پەروەردگار فریاتەکەوێ بۆیە جاری وا بۆ کە تەماشای دوعای پێغەمبەران کەی لە قورئانە پێغەمبەرێک جاری وا بۆ کە تووشی ناڕەحەتیەک بۆ یەک ڕستەی وتوە یەک دوعایە لا إله إلا أنت سبحانك لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين یەک پێغەمبەرێک ئەمە پێشینەی یەکسەر دەرایگای خێری بۆ کراوە پێشینەی ئەم پێغەمبەرە دەرەخا لە دوعا و کاری چاک لەگەڵ خوایە بێگومان فیرعەونیش لەسەر ڕووی ئاوەکە بوو خۆ داوای کرد بەڵام خوا بە هەناوت نەچوو لەبەرەوەی ئەمە یاسای خوای پەروەردگارە بە بێگومان یعنی جیاوازی هەیە لە نێوان دوو موسڵمانە کەسێکیان ڕۆژانە کاتی هەیە بۆ پاڕانەوە لە خوای پەروەردگار با ژیانیشی خۆش بێ با بێ کێشەیش بێ کەسێکی تریشیان تەنها کاتی سەغڵەتی لە خوا ئاپارێتەوە ئەم دوانە زۆر جیاوازن بەڵێ مامۆستا پرسیارێکی سادە بکەین ئێمە چۆن دوعاکانمان بکەین شێوازی دروستی گەیاندنی دوعاکانمان بە خوای گەورە کۆمەڵێ بۆ منە ئاداب و شێوازی هەیە ئەو شێوازە دروستەی کە ئێمە دوعاکانمان بکەین و دوعاکانمان بگەنە شوێنی خۆیان کامەیە بەڵێ دیارە بێگومان دوعاکردن کۆمەڵێک بنەما کۆمەڵێک مەرج کۆمەڵێک ئادابیشی هەیە مەرجەکانی گیرابوونی دوعا مەرجی یەکەمیان ئەوەیە ئەبێ ئەو دوعایە بە ناوی خوا و سوپاس وتایش بۆ خوا و سەڵاوەتدان لەسەر پێغەمبەر دەست پێ هەر دوعایەک بەمە دەست پێ نەکا خوا قبوڵی ناکە بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله ئەو بەڕێزانیشی عەرەبی نازانن بە ناوی خوا سوپاس بۆ خوا سەڵاواتێک لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات ئیمامی عومەر فەرمێ گومانم هەولەوە هەیە کە خوا وەڵامی دوعایەک بداتەوە کە سەڵاواتی تێدا نەدرا بێگومان ئەفەرمێ إن الدعاء موقوف بين السماء والأرض بۆن مونە لەو ئاەتەکەوە خوای گەورە پێغەمبەری صلی الله علیه و سلم نەکردوتە وێستگەیەک یان نەکردوتە واستەی بینی بەندە و خدا خۆی بۆچی بۆ منە لە دوعاکانمانە دەبێت سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدەین ئەمە قەزەی سەڵاواتەکە تەوەسولە بە ئەعمالی صالحە ئەوە یەکێک لە ئادابەکانی دوعایە مەرج نییە سنەتە ئینسان کاتێکە دوعایەکەکە کردەوەی چاک هەبێ لە بەردەستیە ماسا دووبارە دووپاڵکردنەوەی شایەتمانەکەی نییە طبعا سەڵاوەتدان لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەهێزکردنەوەی تەوحید و یەکتاپەرستیەکەتە بەڵام بە شێوازی دوعا و پاڕانەوە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە یەکەم مەرجی گیرابوونی دوعاوەیە کە ئینسان بە ناوی خوا دەست پێ بکە سوپاسی خوا بکە کە خوا یارمەتی داوە دوعای کرد چونکە ئێمە زۆر موسڵمانمانی ڕەنگە هەفتەی جارێکیش 5 دقەی نەبێ بۆ دوعاکردن و دەست بەرزکردنەوە سە خەڵکیەوە مەشغوڵە ئەو بەڕاستی کێشەیە یعنی بە تایبەتی خوێنەوارەکان ئەو بەڕێزانی کە سەرقاڵیان هەیە زۆر هەڵەیە ئێمە بگەینە ئاستێکی خوێنەواری و کاتێکمان نەبێ بۆ پاڕانەوە بۆیە ئینسان کە دوعاکە یەکەم جار سوپاسی خواکە کە خوا یارمەتی داوە دوعاکە ئەمجار سەڵاواتێک لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە دانانی وەسیلەیەکە کە بەکردەوەی چاک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی دانناوە کە ئینسان مردووە بکا بە وەسیلە لە نێوان خۆی خۆیە بەڵام ئەوە کردەوەیەکی چاکە چونکە سەڵاوەتدان لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عیبادەت بەڵێ ئەی دوای ئەوە بۆ منە مەرجی یەکەمی یا شێوازی دروستی دوعاکردنەکان مەرجی دووەمی ئەبێ مەبەستی خوای پەروەردگار و عیبادەت بێ ئیخلاصە بێ لە عیبادەتەکەیە چونکە ئێمە وتمان دوعا عیبادەتە ئەم عیبادەتە کاتێ خوای پەروەردگار قبوڵەکە ئەبێ ئینسان تەنها مەبەستی خوای پەروەردگار بێ مەبەستی شتی تر نەبێ مە زۆر گرنگە کە ئینسان نابێ مەبەستی ئەوە بێت ئەڵێن ئیمامی غەزالی شتێکی وا گێڕێتەوە ئەڵێ هەندێک لە مسلمانان زانایەک پێیانی تۆ ئەگەر کەسێک
چل ڕۆژ ئەم عیبادەتە بکە خی پەروەردگار فێری حکمت و دانایی ئەکا دواتر هەندێک لەو مسلمانانی کە ئەو ئامۆژگاریە کراون ئەو چل ڕۆژە و عیبادەتیان کردووە نوێژی جەماعەت و نزیک بوونەوە لە خوا ئەوانە بەڵام هیچ زیادیان نەکردووە کە پرسیاران لە دانا و زاناکە کردووە و توێتی ئەوە ئێوە مەبەستان خوا نەبووە مەبەستان ئەو بۆ دەرگای حکمەتان لێکرێتەوە ئێمە زۆر جار کە دوعاکەین یعنی ئەوەی مەبەستمانە بگەینە بە مەبەستە دنیاکان کە ئەوە شەرعیە خوامان بیر چۆتەوە زۆر جار لەو بوارەیە یعنی جاری وا بووم کچێکە داواکە خوا کوڕێکی بەنسیب بکە یا کوڕێکە داواکە کچێکی بەنسیب بێ ئەوەی بیر چۆتەوە کامە عیبادەتێکی گەورەیە بۆ خوایکە و بیر چۆتەوە کە شتەکان هەموو بەدەست خوای پەروەردگارن بۆیە ئەبێ ئیخلاسیش هەبێ و مەرجی سێم ئەوە کە باسمان کرد لە سەرەتاوە ئینسانە بێ دڵنیا بێ لەو دوعایەکەی کە نابێ گومە ئەگەر هەر لە ڕێوە گومانت هەیە لەوەی کە ئەم دوعایە قبوڵ نییە مەیک چێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ادعوا الله وانتم موقنون بالإجابة ئەبێ لەگەڵ دوعایە ئەم مەرجە هەبێ یەکسەر یەقینت هەبێ کە خوای پەروەردگار مامۆ سابێ ئەمە جیاوازیە بکەین لە بۆ نمونە وەرگرتنی دوعا و وەڵامدانەوەی بۆ منێسە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەیەکە فەرمێ لە ڕۆژی قیامەتە مرۆڤی وا هەیە بەقەت شاخێ چاکە و پاداشتیە خۆشی نازانێت ئێمە پێ ئەگوترێمە هی وەڵامی ئەو دوعانەی کە لە دنیا کردوتن بەڵام وەکوڵێ وەڵام نەدراونەتەوە یان بۆ عیبادەتەکە بەڵێ بۆ خوا نەبووە کەواتە ئێمە دوعایەکمان هەیە لەوە چێ زۆر جار بە بەرژەوەندی ئەم مرۆڤە موسڵمانە خۆی نەبێ بەڵێ بێگومان ئەو مەرج نییە هەر شتێکی دنیایی کە ئینسان داوایەکە لە بەرژەوەندیا بێ یا مەرج نییە ئەو کاتە لە بەرژەوەندیا بێ پێغەمبەر موسا دوعای لە فیرعون کرد ئیمامی قورتوبی فەرمێ دوای 40 ساڵ دوعاکەی قبوڵ بوو کەسەیە بڵێم بەقەت پێغەمبەر موسا هەموو مەرجانێتیانە بۆ مەگەر لە هەموو کەس لە خواوە زیاتر نزیکتر بووە بۆیە مەرج نییە براوکە بە ڕێزەکان مەرج نییە کە ئێمە دوعایەکەکەین یەکسەر چاوەڕوان بی خوای پەروەردگار ئەو ساتە وەڵامت داتەوە ئێمە زۆر براوکشکمان هەیە زۆر مشتاقی بچێ بۆ حەج بەڵام خوای پەروەردگار دایناوە ئەم عەبدەی لە کاتێکا بچێ بۆ حەج کە زۆر زیاتر ئیسفادەی لێکا لەوەی کە ئەو ساڵە بچێت کە ئەو دوعای بۆ کردووە بۆیە مەرج نییە دوعای یەکسەر ئەو دەقەیە خوای پەروەردگار قبول هەموو دوعای قبوڵە بێگومان بەڵام چۆن ئەڵێ درەنگ و زوو کە درەنگی شەکەوێ بێ موسڵمان یەقینی وابێ ئەو درەنگ کەوتنە خێری بۆی هەیە چونکە خوای پەروەردگار حەکیمە خوای پەروەردگار هەر کارێکە ئەیکا بۆ موسڵمانێک کە تۆ داوات کردووە لە خوا خوای پەروەردگارە فەرمێ ادعوني استجب لكم خوا فەرمێ ئێوە داوا بکەن من وەڵامتانە دەمەوە خوای پەروەردگار لا يخلف الله الميعاد خوای پەروەردگار وعدەکەی خۆی ناشکێنێ بێگومان ئەبێ هەندێک جاریا خەلەل دوعاکەی خۆمانە هەبێ مەرجێک نییە یان وەکارێکترێ یاخوا وەڵامی داومەتەوە بەڵام جارێ ماوە کە پاداشت وەرگرم لەسەری بەڵێ مامۆستا مرۆڤ بەر لەوەی دوعا بکە تا چەند پێویستی بەوەی خەڵوەتێکی ڕۆحی و معنەوی بۆ خۆی دروست بکە لەگەڵ خۆیدا بۆونە ماوەیەک بە تەنیایی بێ خەڵوەتێکی ڕۆحی و معنەوی لەگەڵ خۆیان دروست بکە اینجا وەکوڵێ ڕوو بکاتە خوا و بە عشقێکی پڕ لە خۆشەویستیەوە داوا لە خوا بکە ئایا ئەمە پێویستەیانە نا ئەوە هیچ نەمەرجەنە سونەتە چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جاری وا بووە لە وتاری جومعەیە بووە کابرا هاتۆتە پێغەمبەر صلی الله علیه و وتاری جومعەیدا پیاوێک هاتە ژوورۆ لە مزگەوت فەرمی یا ڕەسوڵ الله ماڵ و ماڵاتمان تیا چوو بێبارانی وشکە ساڵی پێغەمبەر صلی الله علیه و یەکسەر دەستی بەرز کردەوە بۆ عاسمان فەرمی خۆیان باران بارێنی هەر نوێژەکە تەواو نەبوو هەور دروست بوو باران باری بۆیە مەرج نییە هەموو دوعایەک جاری وایە دوعاکەوا پێویستەکە یەکسەر لەو دقەیە دوعایەکی خێری بۆ بکەی بەڵام ئەمە ئەکرێ وەکو ئادابێک ئینسان وەکو ئادابێک هەندێک پێشەکی هەبێ بۆ چوونە ناو دوعاکە بەڵام ئەوە نەوەکو مەرج نەوەکو سونەت نییە ئەی مامۆستا بەکارهێنانی سەرەتا دوای بۆنە سوپاس و ستایشی خوا و سەڵاواتدانە سەر پێغەمبەری بەڕێز صلی الله علیه وسلم تا چەند یەکێکە لە ئادابەکانی دوعاکە بە دوعا قورئانیەکان دەست پێ بکرێ یا بە ناوەکانی خوای بەرز و بێهاوتا ئایا ئەمانە مەرجی دوعانیانە ئەوانە مەرج نین ئەوانە بەس مەرج ئەوەیە کە ئینسان بەس لە خوا بپارڕێتەوە خێری خوای پەروەردگار نابێت لێی پارڕێتەوە فەلیەستەجیبوا لی وليؤمنوا بی ئەمە دوو مەرجی سەرەکی ئەوە بێگومان ئەوە مەرجە ئینسانە بێت لە دوعاکەیە بەس داوا لە خوای پەروەردگار بکە نابێ بڵێ خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵام باوەڕیشی پێی هەبێ یان ئیماندار بێ ئێستا لە ناو کوردەواری ئەم قسەی ئەڵێ خوا و پێغەمبەر ڕەحمت پێ بکە یا ڕەحمت لێ بکە لە هەندێک شوێنە ئەوە نابێ بڵێ خوا و پێغەمبەر ڕەحمت ئەبێ لێ بەس بڵێ خوای پەروەردگار ڕەحمت پێ بکە نابێ هیچ کەسێک بینیتە ئاستی خوای پەروەردگار و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی وئیذا سەئەلتە فەسئەل الله هەر کاتێ داوای دوعات کرد تەنها داوا لە خواکەی جەلە جەلالوه بۆی کە ئینسان دوعاکەی قبول بێ و مەرجێکی تری دوعا ئەوەیە کە ئەم مەرجە لە زۆرێک لە ئێمانیە تەجەنب الاستعجال یعنی ئینسان نابێ پەلەی بێ لە وەڵامدانەوەی دوعاکەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لا يزال يستجاب للعبد ما لم يدعو بالإثم أو قطيعة رحم ما لم يستعجل پێغەمبەر صلی الله علیه و سەلم فەرمووی مرۆڤی موسڵمان کە دوعاکە خوا وەڵامی داتەوە بە مەرجێک
پەلە نەکا. فەرمیان یا ڕەسوول الله ما الاستعجال، فەرمیان استعجال چییە کە تۆ ئەڵێی بە مەرجێ استعجال نەکا؟ پێغەمبەر صلی الله فەرمووی يقول قد دعوت وقد دعوت فلم أرى يستجيب لي. پێغەمبەر صلی الله فەرمووی ئەوەیە کە ئەڵێ جارێک و دوان و چەند جار داوام کردووە و وەڵامم نەدراوەتەوە، ئەو کاتێتر پێغەمبەر صلی الله فەرمووی ماندووە بێ لە دوعاکردن و واز لە دوعاکردنێنێ. ئەمە یەکێکە لەو هەڵانەی کە زۆر ئەیبینین لە ناو خەڵکی خۆمانە. بەڵێ مامۆستا بزانین بینە سەر ئادابی دوعاکردن بۆ مەسەلەی دوعاکردن، شوێن، شێوازی جلوبەرگ، خۆراک و دەستبەشکردنەوە ئەمانە کۆمەڵێکن لە ئادابەکانی بۆ چۆنی ئێمە ئادابێکی دروستی دوعاکردن بگرینە بەر کە دوعاکانمان وەڵامیان هەبێ و شوێنی خۆیان بگرن. دیارە مەرجەکان جیاوازن لەگەڵ ئادام، مەرجەکان نەبێ دوعاکە قبول نابێت. سەبۆن مەمەرجێکی تر ئەوەیە کە بەدڵ ئەو دوعایە بکەی. پێغەمبەر صلی الله علیه و فەرمی واعلموا أن الله لا يستجيب دعاء من قلب غافل لاهٍ. ئەفەرمێت دڵنیابن لەوەی خوای پەروەردگار دوعا لە کەسێ قبول ناکە کە دڵی بێ ئاگایە. زۆر جار بینیمان خەڵک ئاوا دوعای کردو و دڵی لای تەلەڤیزۆنەکە یا دڵی لای مۆبایلەکەیت یا لە شوێنێکی ترە. دوعا بێ سەرەتاکەی لە ناخی دڵتەوە دەرچێ ئەو دوعایە، ئەم جار دێتە سەرزارت. کەواتە با دەستشی بەرز کرد بێتەوە، با مەرجەکانش بەس کە بە دڵ لای ئەو دوعایانی ئەوە خوای پەروەردگار قبولی ناکە. مەرجێکی تر ئەوەیە کە بەرگ و لیباس و خواردنت حەڵال بێ، وانە مەرجن. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کە باسی لە حەدیثێکا بە تەفسیل دوای لە ئاخیرا فەرمووی کەسێک کە دەست بەرزەکاتەوە و لیباسەکەی حرامە و کاسبیەکەی حرامە و خۆراکەکەی حرامە فأنا يستجاب له. چۆن خوای پەروەردگار وەڵامی ئەوە داتەوە. هەر لە ئاەتەکەیشا خوای پەروەردگار فەرمێ فليستجيبوا لي. استیجابی خوا یعنی چی؟ یعنی مسلمانێک کاتێ خوا دوعای قبولەکە ئەبێ ئەم پێشتر وەڵامی داواکاری خوای دابێتەوە. بەڵێ بۆ نمونە خەڵکێکی ئێمە ئەڵێ لە نیوەشەوە هەستاوم دوعام کردو، ئەو شەوەش سەیری چەند فلیمە کردووە، سەیری چەند ڕسمی خراپە کردووە، سەیری چەند جۆ لە چەند گۆرانی خراپ فەرمانی خوا بووە، چەند نافەرمانی خوای پەروەردگار. خوای پەروەردگار چۆن وەڵامی ئەمە داتەوە؟ خوا لە قورئانە فەرمێ کاتێ من وەڵامیانە دەمەوە ئەوانیش وەڵامی منیان دابێتەوە. وەڵامی خوا بەوە بێ ئینسان خۆی لە قەدەغەکراوەکان لەو سەردەمەشا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێتی کابرا لە سەفەری توولانی دێتەوە بۆ دەستی بەرزەکات لەوەش لەو سەردەما هەر ئەم شێوازی گوناه هەبوو بێ، پۆشاکی حرام، حەدیثەکەوە پۆشاکی حرام و خواردنی حرام و بۆ نمونە داوای حرامی ژیان شتێکی خراپ. کەواتە مرۆڤ هەروە ئەزانێ هەر لەو سەردەما ئەمە حرام بووەترە بۆ ئەمیژەر ئەمە حرام. باسی مەلبەسی تایە، خوشکێکە بەرگولی باسێکی ناشەرعی و دێتە دەر و دوای ئەوێ بپارڕێتەوە و خوا دوعاکەی قبولکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دوعایەوە قبول نابێ، خوای پەروەردگار خۆشیە فەرمێ من ئەو دوعایە قبول ناکەم چونکە مەرجەکەی منی وەڵام نەداوت. ئەوە بێگومانی لەوە. و مەرجێکی تریش نابێ دوعای شەڕ بێ. دوعای شەڕ ئیلا لە زاڵم دروستە، لە خەڵکی تر دروست نیە. ئینسان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دوعای شەڕ مەکەن. دوعای شەڕ قبول نییە لا لە هەندێک حاڵەتی تایبەتە. بەڵام دوعای شەڕ بۆ کەسێک کە ناچارە یان کەسێکیش کەستەم لێکراوە ئەمە مەرجەکان بوون. بەڵێ ئێستا دێنە سەر ئاداب. من پێم وایە شێوازی دەستبەرزکردنەوە لە دوعایە. ئێستا کۆمەڵێک کەس پەیدا بوون ئەگوترێ بۆ منە دەستبەرزکردنەوە نابێ بێ و لە کاتێکا بۆ منە ئەبوو بەکری سیدیق فەرمێ لە بەدرە ئەم پێغەمبەری خوان بینی هێندە دەستی بەرز کرد بوویەوە تا سپیایی بنباڵی دەرکەوت بوو. ئایا دەستبەرزکردنەوە یەکێکە لە ئادابەکانی دوعاکردن یانە؟ بێگومان بڵێ پێم وانێ مەگەر کەسێک زۆر بێ ئاگا بێ بڵێ دەستبەرزکردنەوە نیە، چونکە دەستبەرزکردنەوە لە دوعایە 100 فەرموودە زیاتری لەسەرە. ئەوە شتێکی متەواترە لای ئێمە، بەڵام شێوازێکی خشوع و ملکەچانە بێگومان هەر دەستبەرزکردنەوەی لەگەڵانە بێت سوودێکی نییە. بەڵام ئەبێ بزانین چونکە ئێمەڵین دوعا عیبادەتە. ئایا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چی شوێنێکا دەستی بەرز کردوتەوە لە شوێنێکا دەستی بەرز نەکردوتەوە؟ ئەمە یعنی ئێمە هەندێک شوێنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر دەستی بەرز کردوتەوە، هەندێک حاڵەت شە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام بەس دانیشتووە زکری کردووە، زکرەکانیش زۆربەی دوعا بوو بەڵام دەستی بەرز نەکردوتەوە. تۆ لە ناو نوێژە لە سوژدەیە دوعاکەی خۆ دەستێ بەرز نەکردوتەوە، لە بینی سوژدەکانە دوعاکەی دەستێ بەرز نەکردوتەوە، لە تەحیاتاکە یەکێکە لەو شوێنانەی دوعای تیا قبولە لە دوای تەحیات. سنەتە ئینسان هەر دوعایەکی بێ لە دوای تەحیات دەتوانێ بیکە. یا دوعای وەکو ئیفتیتاحی نوێژەوەی دوعای ئیفتیتاحی ئەمانە هەموو دوعان بەسیشی دەستبەرزکردنەوەی دیانە. هەندێک شوێنی تریشێ دەستبەرزکردنەوە هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی یەکێک لە ئادابەکانی دوعا دەستبەرزکردنەوەیە. یعنی ئەگەر دوعایەکی تایبەتەیە لە کاتێکی تایبەتە بێ دەستە بەرزکرد بێتەوە. بەڵێ مامۆستا غرورێک لە مرۆڤدا هەیە ئەندازەیەک پێچەوانەیە بە حاڵەت و یا احتیاجی مرۆڤ.
جەنابتان دەربارەی ئەمە چیەڵێ مرۆڤێک ئەوەندە خۆی بە غرور و بە گەورە بزانێ و پێی وابێ هیچ احتیاج و پێویستێکی بەخوانیە بەڵام نوێژ و ڕۆژوژەکە هەر بۆ منە ئەڵێ لە سەردەمی عەبدوڵای کوڕی مبارەکە دەستی کابرای گوتی ئەوە تۆ هیچ احتیاج و پێویستیەکت بەخوانیە بەرەوەڵا هەمە ئەی بۆ دانانیشی تۆزێ دوعای بۆ لەگەڵا بکەیت و تۆزە مناجات و ئەم ئەم مەسەلەی غرورە لە مرۆڤدا چییە و بە چی چارەسەرەکرێ؟ طبعا بێگومان هەندێک سیفەت هەن لە هەموو مرۆڤێکە هەیە بێ وردە بە ئیمان و دینداری و پەروەردەکردنی خۆی هەوڵیاندا چاچیانکە یەکێک لەوانە ئەوەیە کە مرۆڤ زۆر جار ئەوێ بێنیاز بێ لەخوا ئەمە هەر لەو ئاەتی کە خوای پەروەردگار فەرمێ ئودعونی ئەستەجیب لەکم کۆتایەکەی فەرمێ ئین الذین یستەکبرون عن عیبادەتی سەیەدخلون جەهەنەمە داخلین. خوای گەورە فەرمێ بێگومان ئەوانەی کە خۆیان بە بێنیاز دەزانن و ئەزانن پێویستیان بەخوانیە دوعا ناکەن ناپاڕێنەوە خوای پەروەردگار فەرمێ ئەوانە زۆر بە سەرشۆڕی لە ڕۆژی دواییە ئەخرێنە ئاگرەوە. یعنی کەسێک پێی وابێ هیچ پێویستێکی بەخوانیە پێویستی بەخوانی و هەموو شتێکی هەیە ئەوە زۆر هەڵەیە چونکە ئێمەی مرۆڤ ئەگەر هەموو دنیاهی ئێمە بێ یەشتا هەر هەموو چرکەیەک پێویستمان بەخوایە. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ یا ئەیها الناس ئەنتم الفقراء إلى الله چونکە ئێمە هەموو چرکەیەک ئۆکسجین هەڵەمژین هەوا هەڵەمژین پێویستمان بەخوای ئەگەر خوای پەروەردگار ئەو هەوای لێ بگرێتەوە چیەکەی لەبەرەوە مرۆڤ هەموو دقەیەک پێویستی بەخوایە بۆیە هەموو دقەیەک پێویست بەوەکە کە شکرانەی خوا بکە و دوعا و پاڕانەوەیش بکە. ئەو غرورە کارێکی زۆر خراپە ئینسانی مسلمان پێویستە خۆی لێ پارێزێ. من پێم وایە لەو ڕۆژگارەیە زۆرێک لە خەڵکی مسلمان و دیندار لەبەر غافڵی دوعا ناکەن. یعنی جاری وا هەیە ئێستا ئێمە ڕەنگە هەندێکمان بە 3-4 ڕۆژ 5 دقەمان نەبێ بۆ کاتی دوعاکردن زۆر هەڵەیە بەڕاستی لە کاتێکە لە هەموو کەس مسلمانتر بە درێژایی مێژوو ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام لە وەصفی پێغەمبەر عليه الصلاة والسلام هاتووە لە صحیح مسلمە هەموو نوێژی بەیانیەک دانیشتووە تاوەکو خۆر دەرچوون پاڕاوەتەوە دوعای کردووە هەموو ئەو زکرانی ئێواران و بەیانیان و دوعای تایبەت و دوعا بۆ مسلمانان و ئەو دوعایە کاریگەری زۆری هەیە و پێویستە ئێمە بەشێک لە ڕوبەڕووبوونەوەمان لەگەڵ ناڕەحەتیەکانی ژیانە پێویستە دوعا فەرامۆش نەکەین. بەڵێ مامۆستا بینەوە سەر ئادابی دوعاکردن. ئەو ئادابانەی کە پێویستە مرۆڤی مسلمان لە کاتی وتن و لە کاتی دوعاکردنەکانیان وەکوڵێ لە خۆیان ڕەنگیان پێ بداتەوە و بەکاریان بهێنێ کامانن ئەو ئادابانە. یەکەم ئاداب ستایشکردنی خوایە ئینسان هەوڵدا زۆر ستایشی خوا بکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام ئەفەرمێ ئەلیظوا بیا ذا الجلال والإکرام ئەفەرمێ زۆر بکوڕوزێنەوە زۆر بڵێن خوای خاوەن گەورەی و شکۆیی یا ذا الجلال والإکرام یا ذا الجلال یا حی یا قیوم یا بدیع السما یا الله یا رحمان ئەو ناوانەی خوای پەروەردگار هەر ناوێک لەمانە دەستپێکی دوعاکە بێ ئەوە سونەتە. دووەم ئیعترافکردن بە تاوان و کەم و کورتی خۆ ئەوەی جەنابەت ئاماژە پێکە بۆ شتی ڕەحمەت و خۆشی و ئانە بەس بۆ ئەگەر بۆ بەسمە ئەگە بۆ دوعاکردن بێ لە ستەمکارێ ئەبێ ئەو کاتە ناوەکانی تری یا جەبار و یا منتەقیم بەکاربێنی بەڵێ بێگومان بەڵێ ئەگەر مرۆڤێک خوێنەوار بێ و بزانێ هەر داوایەکی بەپێی ئەو ناوە بێ توانێ بڵێ یا شافی کەسێکە نەخۆشە شافی ناوی خوای پەروەردگارە شیفادەر یا سیفەتی خوای پەروەردگارە. ئادابی دووەم ئیعترافکردنە بە هەڵە و کەم و کورتی خۆت یعنی ئەڵێ خوای پەروەردگار من زۆر کەم تەرخەمم لە جێبەجێکردنی فەرمانەکانی تو بەڵام تۆ خوایەکی بەڕەحمی. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سەید الاستغفار گەورەی داوای لێخۆش بوون لەخوا کە ئەڵێن باشترین دوعاوەی ئینسان داوا بکە خوای پەروەردگار لێخۆش بێ ئەفەرمێ گەورەی ئەو دوعایە ئەوەیە کە ئینسان بەشێک طبعا ئەو دوعای سەید الاستغفارە کە سونەتە لە بەیانان و ئێوارانە دا بڕگەیەکیان ئەڵێ و ئەبوء بذنبی یعنی پەروەردگار من هەمیشە دانەنێم بە گوناه و تاوانەکانمە ئیعترافەکەم بە تاوانی خۆما بۆی کە تاوانبارم ئەبێ مرۆڤ کە پاڕایەوە خۆی زۆر لەلا بیچووک بێ لە لای خوای پەروەردگار ئەگەر خۆی پێ گەورە و مهم بێ خۆی پێ عەزیم بێ معجەب بێ بە خۆی هیچ خوای پەروەردگار بیچووکیش یەکا وەڵامیشی ناداتەوە. سێ ئینسان ئەبێ هەوڵدات زۆر بکوڕوزێتەوە کوڕوزانەوە زۆر گرنگە یعنی ئەمەی کە لە هەندێک شوێنە بە تەضەڕع قورئان ناوی بردووە لە هەندێک شوێنە ئیلحاح یعنی زۆر داوا بکەی ها مناڵێک چۆن وڕک هەگرێ زاناکان دەڵێن ئینسان کە داواکە لەخوا تەژبی نەبێ وەک ئەو منداڵە چۆن مناڵێک هەتا شتەکە لێ وەرنەگرێ واز نایەنێ کۆڵ نادا تایبەتێن دێ منداڵێ تەبیعەتی وایە مرۆڤ بەبێ ڕووکردنەخوا ئاوا زۆر بپارڕێتەوە زۆر داوەڵە نابێ بێزار بێ لەوەی کە جار و دوان چونکە خوای پەروەردگارە فەرمێ یەدعونەنا ڕەغەبەن وەڕەهەبەن پێغەمبەران ئاوا دوعایان کردووە دووبارە و سێبارەکردنەوەی دوعا یەک جا مەڵێ خوایە سێبارەی کردەوە پێغەمبەر ساسم عادەتی وا بۆ سێبارەی کردوێتەوە. ئینسان لە هەموو کاتێکا دوعا بکە
مانای وانە لە شت ساغە و ماڵت هەیە و بێکێشیوانە پێویستە بە دوعاانێ نا پێویستە ئینسان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من سره أن يستجيب الله له عند الشدائد فليكثر من الدعاء في الرخاء هەر کەس پێی خۆشە خوا لە کاتی سەغڵەتی و قەیران و ناڕەحەتی یافریایکەوێ با لە شوێنەیە زۆر دوعای کرد بێ یعنی ئەمە ئەومان پێڵێ مسلمانی چاک کەسێکە زیاتر دوعاکانی لە شوێنەیە هەیە وەکوەوەی مامۆستا مرۆڤێک لە گەنجێتیا هاتوچۆی مزگەوتی کردو و قورئان خوێن بوو حەجی کردو بەس ئەگەر لە پیریا جەستەی نەیتوانی و بەدەمێ فەرمودەکە بێگومان بەڵێ دوعاژەر وەکوەوە وایە بەڵێ ئەو تا ئەبینی پێغەمبەر ئەیوب کە تووشی ئەو نەخۆشی قورسە بووە بەس ئەوە ناپارێتەوە لەخوا ڕەبی ئەنی مەسەنیە ضر وأنت أرحم الراحمین ئیتر نهاتوە سەعاتێ دوعا بکە بەس بەدڵ ئەم ڕستەی وتووە ئەنی مەسەنیە ضر پەروەردگار من تووشی ناڕەحەتی بووم وأنت أرحم الراحمین یەکسەر فەستەجەبنا لەو خوای گەورە فەرمێ بە یەک ڕستە خوای پەروەردگار یەکسەر وەڵامی داوەتەوە بۆ چونکە ئەمە پێشینەیەکی چاچی هەبووە بۆ خوای پەروەردگار بۆ یەکسەر خوای پەروەردگار وەڵامی ئەداتەوە سنەتێکی تریان ئادابێکی تر لە ئادابەکانی دوعا ڕووکردنە قیبلەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕووی کردە کەعبە و دوعای لە قوڕیش کرد کە زوڵمیان لێ کرد ناڕەحەتیان کرد دواتر ئەوانەی کە سەغڵەتیان کرد هەمویان تیاچوون دەست بەرزکردنەوە ئەوە یەکێکە لە ئادابەکانی دوعا کەوتمان مەگەر لە شوێنێکا بڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستی بەرز نەکردوێتەوە هەشتەمیش دڵنیابوون لەوەی کە خوای پەروەردگار وەڵامت ئەداتەوە یعنی گومانت نەبێ لە وەڵامی خوایە چونکە خوا فەرمێ ئەنا عند ظن عبدی بی لە فەرمودەی قودسیە تۆ ئەگەر گومانت هەیە لەوەی خوا وەڵام داتەوە خوا وەڵام ناداتەوە بەڵێ مامۆستا ئەو دووبارەکردنەوەی کە جەنابەت فەرموود دوو سێ جار دووبارەی کاتەوە ئەمە بۆ منە بۆ یەک ڕۆژیش نابێ تۆ کاتێ داوای تاعیناتێکەکەی لە بەرپرسێلەوە لە ساڵێکا دەیان دار و 20 جار عریزەی بۆ بنووسی کاتە بێ هەموو ڕۆژە تیکراری کەیتەوە ئەم دووبارەکردنەوەیەکێکی ترە لە ئادابەکانی تری دوعاکردن هەروایە بەڵێ بێگومانە بەڵێ مامۆستا شتێکی تر هەیە لەوە چێ مسلمانان تا ڕادەی لی بێ ئاگا بن کە بوونە هەموو مرۆڤێک تەنها بۆ خۆیان بۆ نێو کەسوکاری خۆی ئەپارێتەوە لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کە خوای گەورە فریشتێکی داناوە ئەگەر تۆ لێرەوە دوعا بۆ مسلمانێکی ئەو سەری دنیا بکەی ئەم فریشتە بە باشتر هەر بەو دوعایە بۆ تۆ ئەپارێتەوە ئایا ئەمە یەکێکە لە ئادابەکانی تری دوعاکردن یانە ئەمە یەکێکە لە ئادابەکان و کارێکی زۆر پیرۆزیشە بەدەر لەوەیش کە هەر کەسێ دوعا بۆ هەر براو خوشکێکی بکە مەلایکەتی ئەو دوعایە بۆ وەکاتەوە ئامینی بۆکە لەوەیش گرنگتر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێک بڵێ خوایە لەسەر جەم مسلمانانی دنیا خۆش بە چەند مسلمان هەیە لە دنیاە خوای پەروەردگار ئەوەندە شاکەی بۆ نووسێ ئێمە لە وتاری جومعە مامۆستایان دەڵێن اللهم اغفر للمؤمنین والمؤمنات چەند ئیماندار هەیە لەسەر زەویە ئەوەندە خێرت بۆ نووسێ هەر توی جواب بکە هەر کاتێک دوعا کە وەفاداری و ڕێزیشە لە خۆشەویستی مسلمانانە هەر بێگومان ئەوە یەکێکە لە بەشێکە لە وەفا بە تایبەتێن دێکەس دواتر ئەمە ئینسان فێری ئەوواکە لە دنیای هەر بۆ خۆی نەژی ئەنانی نەبێت ئەوە دینی ئێمە زۆر دژایەتی کردووە شتێکە ئینسان بۆ خۆی پێی خۆشە بۆ سەرجەم مسلمانان پێی خۆشە بۆ نمونە گەنجێکە الحەمدلایە بۆ منە ئێمە گومانمان لە سەرڕاستی و لە ئیخلاسی نییە بۆ منە بە جەنابێت دەگا ئەڵێ بۆ منە زۆر جار دوعای خێرت بۆ دەکەم لە دوعاکانمان بێبەشت ناکەم ئایا ئەمە شتێکی باشە کە گەنجێک کە دوعای بۆ من یا بۆ جەنابێت یا هەر بۆ کەسێکی تر کردووە پێمان بڵێتەوە بۆ ئەوی هەم ڕێز و خۆشەویستی وەفاداری ئەو بزانین و دڵنیاش بین کە ئەو ئەمەی لەبیرە ئایا ئەم کردەوە شتێکی باشە یام باسکردنی ئەچێتە خانەی ڕیا و نیەتەکەی زانێ ئەوە نیەتەکەی زانێ ئەگەر نیەتی چاک بێ و نیەتی بەهێزکردنی پەیوەندی خۆشەویستی بێ ئەوە کارێکی زۆر باشە چونکە لە برایەتیە یەکێک لەو شتانەی کە پەیوەندی برایەتی پەیوەندی تاکەکان خۆشەکەن پێکەوە ئەوەیە کە بڵێ دوعای خێرم بۆ کرد یا دوعای خێرم بۆ بکە لە کاتی تایبەتی خۆ تاکە ئەو شتێکی دروستە ئینسان نتوانێت بە خەڵک بڵێ دوعای خێرم بۆ بکە بەو کەسانی کە ئومێدی هەیە دوعاکەیان قبل یادا هەستەکە لە خۆی باشتر بێ بەس ئەمەی من دوعایەکەم بۆ تۆ کردووە بۆ باسیەکەم ئەگەر نیەتم وایە بۆ ئیکە ئەگەر تۆ شتێک هەیە لە دڵتا بەرامبەر بە من یا هەست بە ساردیە بکەم بۆی پەیوەندیمان بەهێز بێ ئەو کارێکی زۆر پیرۆزە بەس ئەگەر نیەتی ڕیایە ئەوە ئینەمە الأعمال بالنیات بەڵێ مامۆستا دوای ئادابەکانی دوعاکردن بۆ منە کۆمەڵێک کاتی ژەنگ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر تەکیدی کردوتەوە کە تێیاندا دوعاکردن زۆر باشە و دواتیش ئەچینە سەر ئەو شوێنانی کە بۆ منە دوعاکردن تیانە باشترە ئێستا بۆ منە ئەو کاتانی کە زۆر کاتی پیرۆزن و کاتی لەبارن بۆی بەندە تێیدا سکاڵای حاڵی خۆی و داواکاری و داواکردنی پێداویستەکانی لە خوای گەورە داوا بکە ئەو کاتانە کامانن بەڵێ پێش باسکردنی ئەو کاتانە ئەڵێن لوقمانی حەکیم یەکێک لە ئامۆژگارەکانی بە کوڕەکەی وتێتی کوڕم هەوڵدا لە کاتەکانی شەو ڕۆژە لە سەعاتەکانە لە هەموو کاتێکە چەند جارێک بڵێ خوایە لێم خۆش بە ڕەبی غفر لی
ربي اغفر لي خطيئتي یان دوعایەک بکە چونکە تۆ نازانیش کاتێ دوعا قبوڵە بێ جارێ هەموو کاتێ دوعا قبول کردن هەیە خوای گەورە هەموو کاتێ دوعا قبولەکە بەڵام هەندێک کاتی تایبەتمان هەیە بۆ نمونە لە نیوەی شەو بە دواوە بە تایبەتی سێیەکی کۆتایی شەو کە کاتی پارشیەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ خوای پەروەردگار دێتە ئاسمانی دنیا ئەوە کاتێکی زۆر پیرۆزە بەداخەوە ڕەنگە زۆر جار لێی بێئاگابین کارێکی خراپە ئینسان هەوڵدات چەند چرکەیەک پێش بانگی بەیانی بەخەبەر بێ کاتی دوعا قبول بوونە دوای نوێژە فەرزەکان زانایان دوو لێکدانەوەیان هەیە لەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دیارە فەرمودەی صحیحە پرسیاریان کرد لە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ئەی الدعاء ئەسمع چی دوعایە لای خوا زۆر گیرایە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی جەوف اللەیل الآخر ودبر الصلوات المەکتوبات لە دوای نوێژە فەرزەکان زاناکان دوو ڕاوەیان هەیە بۆ دوای نوێژە فەرزەکان هەندێک ئەڵێن پێش سەڵاودانەوەیە یعنی پێشەوەی سەلام دەیتەوە لە حەدیثی تریشا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کە تەحیاتت خوێن شایەتومانت هێنا سەڵاواتدا هەر دوعایەکەت حەز لێیە بیکە بۆ خێری دنیا و قیامەت ئەگەر چێمە کۆمەڵە دوعای مەئثوریشمان هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم خوێندوێتی ئەوانە لە هەمووی باشترە هەندێک زانێتریش ئەڵێن نەخێر دوای سەڵاودانەوە دووبڕ سەڵاواتم هەر دوو ڕایەکە بە قۆت و بەڵگەی خۆیان ئینسان نەتوانێت دوێن ئەوەی کە عەرەبیە زانێ هەوڵدات خێران نەکا لە خوێندنی تەحیات دوای تەحیات پێش سەڵاودانەوە دوعاکان بخوێنێ ئەگەر نەیشی زانێت توانێت دوای سەڵاودانەوە بە تایبەتی دوای زیکرەکان دوعا بکە لە کاتی بینی بانگ و قامەتە لە شەوی قەدرە ڕۆژی جومعە سەعاتێکی تایبەتی هەیە دیاری نەکراوە لە فەرمودەکانە بەڵام ڕای بەهێزەوەی دوای نوێژ لە کاتی سوژدەبردنە لە هەموو کات ئینسان نزیکترە لە خواوە دوعای ڕۆژی عەرەفە لە وەرزی زستانە فەرمودەیەکی تریشمانەیە کە باز لە کاتی بارانبارینەکە دوعا لە کاتی بارانبارینە بەڵێ یەکێکە لەو کاتانە زۆر بە مامۆستا شتێک ئەمە کاتەکان کەسەکانیشمان ماوە شوێنەکانیشمان ماوە بەڵێ کەسەکان چۆنیانی هەندێک کەس دوعایان قبوولە لای خوا یەکێک لەوانە دوعای مسلمان بۆ برایەکی مسلمانی بەبێ ئەوەی پێی بزانێ من دوعا بۆ تۆ ئەەکەم بەبێ ئەوەی داوات لێم کردە بێ بەبێ ئەوەی بیشزانی و باسیشی ناکەم قبوڵە دوعا لە پاش مردنی کەسێک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ گەر لە کاتی جەنازەیە کە ئامادە بوون وریابن قسەی خراپ مەکەن لەو کاتەیە دوعا قبوڵە و مەلائیکەت ئامینەکەن کە مردوویە کە مرێ قسەی خراپ مەکە و ئێمە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام وا فێرمانی کردووە کەسێک کە مرد خراپەکانی باس نەکەین ئەفەرمێ باسی چاکەی مردووەکان بکەن سێیەم دوعای ناچار مضطر یعنی کەسێک لە شوێنێک هەیە تەواو هیچ دەرگای نەماوە هەموو شتێ هەموو ئەسبابی دنیای گرێتە بەر عیلاجی نییە بەس خوا ئەوە خوای پەروەردگار دوعای قبوڵەکە کە سیستەم لێکراو دوعای دایک و باوک بۆ مناڵ پێویستە دوعای دایک و باوک ئاگایان لە مناڵەکانیان بێ دوعای مسافر کەسێک کە لە سەفەرە دوعای قبوڵە بەڵام وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی دوعاکەی تاوان و حرام خواردنی تیانە بێ دوعای ڕۆژوان دوعای مناڵی چاک بۆ دایک و باوکی بە تایبەت دوای مردنیان و دوعای حاجی و ئەو کەسەی کە لە حەج و عومرەیە لە ماڵی خوایە پێش چاو خستنەوە و هێنانەوە پێشچاوی چاکە و کردەوەیەکی باشی خۆت بەخوای گەورە بڵێ خوایە من لە ڕابردووە بۆ نەفەرمودەیەکمان هەیە سێ کەس لە بەنی ئیسرائیل چناشکەوتەکە و هەر یەکەیان چاکەیەکی خۆی ئایا ئەمە چۆنیە ئێمە چۆن ئەمە بەکار بهێنین کە چاکەکانی خۆمان حەج و زەکات و شەو نوێژەکانمان بهێنینەوە بڵێن خوای لەبەر خاتریەمان لێمان خۆش بە ئێمە چۆن ئیستفادە لەمە بکەین لە ڕابردوو ئەمە لە ئەسڵی سونەت هەیە بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ ئیذا جاء الرجل يعود مريضا فەرمێ کەس لێەوە چوو بۆ سەردانی نەخۆشێک بڵێ اللهم اشف عبدك فلانا ينكأ لك عدوا أو يمشي لك إلى الصلاة يعني سنت وایە کە تۆ دوعاکەی بۆ خۆت یا بۆ کەسێ بڵێ خوایە ئەو کارم بۆ ئاسان کە بۆی ئەو کارە خێرە بکەم ئەمە لایەنێکی تریشان نەتوانی کارێکی خێر کە بۆ خوا کردوتە بیکەیتە وەسیلە لە بەردەستی خۆتە بڵێ خوایە لێم خۆش بە لەبەر ئەم چاکەی کە چەند ساڵە لەگەڵ دایک و باوک مایکم بۆ نمونە خوایە لێم خۆش بە لەبەرەوەی بۆ نمونە هەموو نوێژێکی بەیانیم لە مزگەوتە هەموو فڵان ئەوە دوعا نزیک بوونەوەیە لەخوا بەکردەوەی چاکی خۆت کارێکی زۆر شەرعی و ڕێگە پێدراوە بەڵێ مامۆستا شتێکی تریژەیە بۆ نمونە فرمێزگ هەڵوەراندن فرمێز ڕشتن لە کاتی دوعاکردنە بۆ نمونە ئایا ئەمە شتێکی باشە لەگەڵ تیکرارکردنەوە و زۆر ئیلحاحکردن لە خوای گەورە وەکوڵێ فرمێزکیشی بۆ بڕێژی ئەمە چتەخانی تەضەڕوعەکەەوە بەڵێ چێتەخانی کوڕوزانەکەەوە فەرمودەی تایبەت نەگەیشتومەتە خزمەتی فەرمودەی تایبەت بڵێ لە کاتی دوعا و پارانە بگرین بەڵام ئەچێتە خانەی تەضەڕوعەکەەوە کە خوای پەروەردگار فەرمێ تەضەڕوع ینی زیاد بکوڕوزێنەوە لە خوای پەروەردگار بە تایبەتی ئەگەر لەبەر چاوی خەڵک و ئەوانەیە نەبێ باشترە ئینسان تەنیا بێ ئەمە چێتە خانەیەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ
حەوت تاقمی مسلمان لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خۆیان هیچێک لەوانە کاتێک تەنیایە و ئینسان بۆ خۆی فرمێسکە ڕێژ ینی فرمێسکە ڕشتن بە تەنیایی عیبادەتێکی زۆر چاکە. بەڵێ مامۆستا ئەو شوێنانەی کە پێویستە ئینسانی مسلمان تیانە دوعاکانی بکە وەکۆڵێ جیاوازتر و باشتر و خێرترن بۆی لە شوێنەکانی تر بۆ منە ئێستا مسلمانی ئێمە پێچێ نەتوانێت بچێتە مەککە و مەدینە و ئەو شوێنانە بەڵام خۆ هەر ئەشگونجێ لە شوێنەکانی خۆیان کۆمەڵێ شوێنی هەبن کە لە شوێنی ئاسایی ناوماڵی خۆی خێرتر بێیان پاداشتی زیاتر بێت کە دوعاکانی تیا بکە ئەو شوێنانەی کە زۆر باشن ئینسانی مسلمان دوعای تیا بکە کامانن. طبعا مازین که مزگەوتەکان لە هەموو شوێنێک پیرۆسترن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خۆشەویستترین شوێن لەسەر زەویا مزگەوتەکانن ئەو کەسانێکن بۆ مزگەوت ئەگەر نا ئەوەی کە هاتووە دەربارەی شوێن لە لای نەخۆش کەسێکە لە لای نەخۆشە لەو شوێنەیە دوعا قبوڵە و شوێنێکی تایبەت نییە بۆ دوعا جگە لە ئەو شوێنە پیرۆزانەی سەفا و مەڕوا و مەشعری الحرام یعنی مزدەلیفە ئەو شوێنانە بەڵام وەکو ئێرە ئێمە بۆ خۆمان شوێنێکی تایبەت پێغەمبەر صلی الله علیه و فەرمێتی لەو شوێنەیە دوعاکەن ئەوە شتێکی تایبەتمان نییە جگە لە لای نەخۆش. وە شوێنی مزگەوتەکانیش ئەوە بە مانایەکی گشتی لە کاتی جەنگ و جیهادیشا لەو یەکێکە لەو شوێنانەی دوعا قبوڵە ئەگەر ئینسان بیپەرژێتە سەری. بەڵێ مامۆستا بۆ منە ئێمە لە کۆمەڵگەی خۆمانە کەسێکمان هەیە شایەتی ئیمانی و دڵسۆزی و ئیخلاص بۆ ئەم پیاوە ئەدەین ئەیکەینە وەسیلەیەک بۆ منە ئەوەی لە ساڵی گرانیەکە گوترێت کە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ منە بەرۆکی عەباسی مامی پێغەمبەری خوای گرتووە فەرمێتی ئەی خوای ئەمە مامی پێغەمبەری خوای لەبەر خاتری ئەو بارانمان بۆ ببارێنە. ئەمەیان چۆنیە مرۆڤ چۆن ئەمە بەکار بهێنێ. تەوەسول کردن تەوەسول یعنی خۆ نزیکردنەوە لەخوا ئەو دیارە بەشێکە یا جۆرێکە لە دوعا دواتریش لەبەر گرنگی بابەتەکە و تووشی ئینحرافبوونی خەڵکێک تێیدا بابەتێکی سەربەخۆ کتێبی سەربەخۆ لەسەر تەوەسول نووسراوە ئینسان نەتوانێت تەوەسول بە کەسی زیندوو بکە. پیاوێکی ساڵح مسلمانان تەوەسولی پێکەن خوایە لەبەر خاتری ئەم پیاوە کە لە ژیانایە مادام ئیمامی عومەر کردوێتی سونەتی خولەفای ڕاشدینە دروستە ئینسان بیکە بەڵام بە مردوو بە هیچ شێوەیەک دروست نییە کە ئیمامی عومەر نەچوێ سەر قەبرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵێ خوایە لەبەر خاتری پێغەمبەر کە لە هەمومان باشتر و چاکترە لە لای خۆ ئەوەی نەوت بەس وتی لەبەر خاتر و زانەکان لێن بۆ زیندوو بە زیندوو دروستە تەوەسول بەڵام بە مردوو دروست نییە. مامۆستا مانع و ڕێگریەکانی بەردەم دوعاکردن چین؟ بەڵێ مرۆڤێک کە بۆ منە یا هەر نەتوانێت دوعا بکە یا دوعاکە بۆ منە هیچ ئاسەوارێکی لەسەر خۆی بەجێ ناهێڵێت لەسەر بۆ منە ئەو کردەوەی کە دوعای بۆ کردووە نایەتە دی ئەمە چی ڕێگر بۆ کەوا دوعاکەی نەگاتە جێ یا مانعەکانی دوعاکردن چین؟ ئەمە ئەکرێ دوو بەش بێ بەشێکیان ئەوەیە ئەم مەرجانی کە باسمان کرد لە دوعایە نەبێ ئەبێتە مانع ڕێک پێچەوانەکەی یعنی کەسێک خواردنی کاسبی حرامە یا ئەوەی کە باسمان کرد وەڵامی خوای پەروەردگاری نەداتەوە خوای پەروەردگاریش وەڵامی نەداتەوە. بەڵام زانایان شتێکی تریشیان باس کردو جاری وایە کەسێک دوعاکەی کردووە و هەموو مەرجەکانیشی تایە دوعاکەی دوا ئەکەوێ یا وەڵام نادرێتەوە ئەمەیان بۆ ئەوە وتمان کۆمەڵێک حکمەتی هەیە خوای پەروەردگار کاماکە یەک خوای پەروەردگار بۆ خۆی مالیکە یعنی خوا جاری وایە وەڵامی کەسێک ناداتەوە ئەگەر چی ئەگەر ئینسان یەقینێ بێ خوای پەروەردگار هەر وەڵامی داتەوە بەڵام دوور و نزیک بەڵام گریمان کەسی هەموو ئەم مەرجانە ئەڵێ هەموو ئەم مەرجانم کردو خوا وەڵامی نەداومەتەوە ئەڵێن خۆ تۆ هیچ حەقێک نییە بەسەر خوای پەروەردگارەوە. دواتر ئێمە لە ئەوەڵ وتمان دوعا عیبادەتە ئێمە بۆ خوایکەین ئێمە هیچ حەق و مافێکمان نییە بەسەر خواوە بەو مانایی کە وەڵامی دوعانمان بداتەوە. هەندێک جار خوای پەروەردگار لەبەر حکمەتێک ئەو شتە نادا بە کەسێک زۆر کەسە بۆ داوای شتێکی کردو خوای پەروەردگار پێی نەداوە هاوشێوەکەی ئەو یا ڕەفیقەکەی ئەو کەخوا کردوێتی بەخاوەنی ئەو شتە تووشی بەڵا بووە بۆیە مەرج نییە کە تۆ داوای شتێکی دنیایی چاکەکەی کەخوا پێی نەداوی ئەوە خوا ڕقیلێتە نەخێ جاری وای هەیە ئەو شتە ئەگەر خوای پەروەردگار پێی عەتا کردیتایە ئەوە لەو کاتەیە تووشی بەڵایەکی گەورەتر ئەبووی. هەندێک جار ئەوەی کە لای خوایە باشترە بۆ ئینسان یعنی هەڵبژاردننی خوا بۆ ئینسان چاکترە هەندێک جار خوای پەروەردگار ئەیەوێت ئەم وەڵام نەدانەوەیە دەرەجەی ئەم عەبدەی پێ زیاتر کە وەکو ئین الله ئیذا ئەحەب قەومەن ئیبتەلاهم و هەندێک جاریش ڕەنگە دوعاکە زەعیف بوو بێ بەڵێ مەرجەکانی تیا بوو بێ بەڵام لاواز بوو بێ نەگەیشتو بێتە ژێگەی خۆی و ئەوانە ئەو مەرجانی وەکو پێویستیانە بوو بێ و ئەوانە وەزانان فەرموویشیانە دەرگای دوعا لە خۆتان دامەخەن بە گوناه ئەمە کارێکی زۆر خراپە
ئەوەی کە ڕێگری سەرێکیە لە وەڵام نەدانەوەی دوعا و پاڕانەوە بریتە لە گوناه و تاوان. مامۆستا ئاسەوار و کاریگەری دوعاکردن لەسەر تاک و کۆمەڵگە چییە؟ چه ئاسەوارێک لەسەر تاک و لەسەر کۆمەڵگە جێدێت؟ بۆ منە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکا فەرمێ قەزا و قەدەر و دوعام بینی پێشبڕکێیان کرد دوعا پێشی قەزا و قەدەری دایەوە، یان لە شوێنێک ترا فەرمێ ئەگەر تاکە شتێک مردنی دوا بخستا یان مردنی نەهێشتا دوعاکردن بوو. کەواتەمە ئاسەوار و کاریگەری دوعایە لەسەر بۆ منە لەو شتانە چۆن ئێمە ئاسەواری دوعاکردن لە ژیانی خۆمان لەسەر تاک و کۆمەڵگەی خۆمان ببینین. بەڵێ دارە لەسەر تاک دوعا یەکێکە لەو بەدەر لەوەی کە عیبادەت و فەرمانی خوایە، یەکێکە لەو ڕێگات چاکانی کە ئینسان زۆر نزیکە بێتەوە لە خوا و تەزکیەیەکی باشی بۆ دروستە بێ و چێژێکی ڕۆحی و ئیمانی باش وەرەگرێ. ئەمە بە تەجروبە ئەگەر ئێمە دانیشین 5 دقە بۆ 10 دقە دەرس بەس کە و دوعا بکە، هەز بە چێژێکی زۆر باشەکەی و دواتریش هەز بە لەزەتێکی باشەکەی، بە تایبەتی لەو کاتەیە کە خەڵکی ئێمە زۆر بێزارە لەو وەزع و زروفەی کە هەیە، قەیران و ناڕەحەتی ڕووی کردوێتە وڵات، با خوامان بیر نەچێ و ڕووبکەینە خوا چەند دقەیەک بپاڕێنەوە ئەو کاتە بۆ خودی خۆت هەز بە چێژێکی ئیمانی زۆر باشەکەیمە یەک. دواتریش بۆ کۆمەلگا و دەوروبەر دوعا و پاڕانەوە یەکێکە لە هۆکارەکانی سەرخستنی خوا بۆ مسلمانان. جاری وا بۆ مسلمانان ڕوبەڕووی خەڵکێکی زۆر خراپ بوونەتەوە لە جەنگێکا لە شوێنێکە ڕوبەڕووی زۆر بەڵایەک بوونەتەوە، دوعایان کردووە پاڕاونەتەوە خوای پەروەردگار دوعاکەیانی قبول کردووە. جاری وا بۆ بێبارانی بووە لە ژیانی محەممەدی کوڕی منکەدیرا کە تابعی نەهاتووە، بێبارانی بۆ چۆتە مزگەوتێکەوە لە نیوە شەوا کەس نەیبینیوە، هەر پاڕاوەتەوە لە خواوتێتی خوایە من بەرز ناکەمەوەتان باران هەتاوەکو باران نەبارێ من لەم شوێنە نایەمە دەر، یعنی چۆنەڵێ ئەوەی لەگەڵ خوای نە پەیوەندی بەهێز بۆ لەگەڵ خوای پەروەردگار دەری خێری لێ کردوێتەوە. ئێستایش کە مسلمانان لە ناڕەحەتی و ئەوەیان پێویستە دەرگای دوعامان بیر نەچێ، چونکە دوعا و پاڕانەوە ئەوە کاریگەری زۆر باشی هەیە و گۆڕانکاری زۆر گەورەش دروستەکە لە ژیانی ئینسانە، چونکە هەموو شتێک بەدەست خوای پەروەردگارە. مامۆستایان من کاتی بەرنامەکەم زۆری نەماوە شتێک کە نەمان پرسی بێت لەبارەی گرنگی و بایەخی دوعاکردن لە ژیانی مرۆڤەکاندا جەنابتان ئاماژەیەکی پێ بکەن و بیکەنە کۆتا پەیامی خۆتان. بەڵێ دوعا کە من وتیان بەرنامەکە لەسەر دوعاە، دوعا جیهانێکی زۆر گەورە و فراوانە، یعنی مەسەلەی دوعا و پاڕانەوە لە قورئانەوە لە فەرمودەیە. من پێم وایە بۆ خۆشم و زۆرێکش لە مسلمانان ڕەنگە زۆرمان مابێ لە کرۆک و ناوەڕەتی دوعا حاڵی بوو بێتین، بەڵام ئەوەی کە گرنگە تخوابا ئێمە هەموو شەوێکاتمان هەیە بۆ فەیسبوک و بۆ سەعیکردن و بۆ سەیری دووگۆڵی و سەیری فلیم و ئەوانە، با کاتێکشمان هەبێ بۆ دوعاکردن. خۆ ئەگەر پێش بەیانیش خەبەرمان نابێتەوە زۆربەی خەڵک 11 و 12 و 1 و 2 خۆ لەو کاتیشا دوعا هەر قبوڵە، خوای پەروەردگار هەیە، بەڵام ئەوەندە گوناهمان نەکرد بێ کە بێتەنە ڕێگر. بەعزێک بپاڕێنەوە دوعا بۆ خۆمان بکەین، بۆ مناڵەکانمان بکەین، بۆ دەوروبەرمان بکەین، حەقە کاتێکی تایبەتمان هەبێ بۆ دوعاکردن. وەکوتم هیچ کەسێک لە ئێمە بە ئەندازەی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام نزیک نەبووە، لە خواوە چاک نەبووە، بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام لە هەموو کەس زیاتر دوعای کردووە و لە دوعاکانی شاکایکەین با دڵنیابین لەوەی کە خوای پەروەردگار وەڵاممان ئەداتەوە. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ جەنابکم الله. بینەرانی بەڕێز بەم شێوەیە ژاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.